الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم على سيدنا ونبينا محمد صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا وبعد ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم اللهم آمين. السلام عليكم ورحمة الله وبركاته. خوب خوشحال زانم که لخدمتان دا وپیک و لخدمت قرآن بین ولوانش او حالت بو شوازه بید کس اگه خورمای بات بغدای کوه منیش دگرنگو بو شوازه مؤسسه قرآنی و دزگایش قرآنی که اهتمامی سرتا و کتایی با قرآن دیار اوی که لبوی باس اکری هەڵبەتە بە سەبارەت بە هەندێکتان لەوانەیە دووبارە بی هەندێکیان تەذکیڕە بی هەندێکیان فێربوون بی ئیدی هەر یەکەو بە جێرەی خۆی ئەتوانی لەو بابەتە ئەگەر سوودی هەبیت سوودی لێوەربگری ئینشاء الله. ئەوەی کە لە خزمەتتاندا باسی ئەەکەم پەیوەندی تێڕامانە لە قورئان و تێکەڵکردنی لەگەر ئەو واقعەی کە تێیدا ئەژین. بهاتني پیغمبر عليه الصلاة والسلام ودابزيني كتاب بسر پیغمبر عليه الصلاة والسلام كقرآن لدوايبي أو أمته وأمتي مسلمان وأمتي إسلامي وأمتي أو پیغمبر عليه الصلاة والسلام همو أوانيك هبون لدوربري پیغمبر عليه الصلاة والسلام لدوري پیغمبر كوبونه عليه الصلاة والسلام وپیغمبريش عليه الصلاة والسلام لدوري قرآن كوي كردبونه بواتای ئەوەی ئەو ئومەتە ئەگەر بیەوێت ئەبی لە دەورەی ئەشخاصەوە لەو زەمەن و ساتەی کە ئێستا تێیداین لا بکەوی لە بۆ دەورە و دەورەدان لە قورئان هەتا ئەو ئومەتە نەگەڕێتەوە سەر تاکە پەیام و تاکە وەحی خوا سبحانه وتعالى کە لە بۆ هیدایەتی مرۆڤایەتی ڕەوانەی کردیە لەوانەیە ئەو واقعەی نەتوانی پێ بگۆڕێ کە تێیدا ئەژێت. بۆیە ئیعادەی ئومەت بە ئیعادەکردن و گەڕانەوەیە لە بۆ سەر ئەسڵی پەیام و وەحی خوا سبحانه وتعالى. بۆیە ئەوەی کە زۆر جار ئێمە لە واقع تووشی بووینەوە کێشەمان لەگەری هەیە ئەوەیە ولما قاعدة زور جوان باس أكانوا عليه استدل قبل أن تعتقد ولا تعتقد فتستدل فتضل. تمشى أو قاعدة يبكنوا لقر واقع براوردي كان أبي مروف بيش أوي اعتقاد بيرو باور ربو خوي دروسكا استدلال بوحي خوابك سبحانه وتعالى بواتاي أوي أبي وحي خوا دار جري فكر تصور شعور هست ونستي بيت ئەو جە لە پاشان اعتقاد و بیر و باوەڕەکە دروستکە نەوەک بە پێچەوانەوە لە بیر و لە هۆش و لە زەهنی اعتقاد و بیر و باوەڕ و هەست و نەست دروستکە لە پاشان بە دوای دەلیلدا بگەڕێ بۆ ئەوەی دەلیلەکان لەگەر هەوەس و اعتقاد و بیر و باوەڕی خۆی بگونجێنی. تەماشای واقعەکەین چەندەها حاڵەت ئەبینی پێش ئەوەی ئیستیدلال بکە اعتقاد و بیر و باوەڕ دروست ئەکە ئەوجە بە دوای ئاەتەکان ئەگەڕێ بۆ ئەوەی ملی بسۆڕێنتەوە لە بۆ ئەو اعتقاد و بیر و باوەڕی کە خۆی قەنەعەتی پێ هەیە ئەو کات بەبێ گومان ئیختیلافێکی شەڕ و خراپ لەناو ئەو ئومەتەدا دروست دەکات. بۆیە ئەو ئومەتە لە حاڵ واقعی ئێستا ئەگەر بیە شتێک پێشکەشی مرۆڤایەتی بکە هیچ شتێک پێشکەش ناکرێت لەبەرەوەی لە تەفەووقی مادیەوە ئەگەر تەمەشا بکەی خەڵکانی تر زۆر لە پێشن بەڵام تاکە شتێک کە ئەو ئومەتە هەیتی و خەڵکی دیکە نیەتی ئەو منهەجە خواییە ڕاست و دروستەیە کە لە بەردەستی دی کە منهەجەکانی دیکەی مرۆڤ ئەکەن بە بەندەی مرۆڤەکان بەڵام منهەجی خوا مرۆڤەکان ئەکات بە بەندەی خوا سبحانه وتعالى. بۆیە ئەو کاتەی کە مرۆڤ ببیت بە بەندەی مرۆڤەکان جیاوازی چێ لە نێوان ئەوەی کە ببیت بە بەندەی خوا سبحانه وتعالى. ئەو کاتەی مرۆڤ ئەبیت بە عەبدی عەبدەکان ئەو کاتەی هەموو مەساڵح و بەرژەوەندی و چاکەکانی عەبدەکە لە بۆ سەیید و گەورەکەی ئەڕوا بەڵام ئەو کاتەی کە مرۆڤ ئەبیت بە عەبدی خوا هەرچی مەساڵح و بەرژەوەندی و چاکەکانی سەیید و گەورەکەیە لە بۆ عەبدەکە دێ. ئەوە پێچەوانەیە کە لە واقع لە بینی عەبدایەتی لە بۆ خوا لە عەبدایەتی لەگەر مرۆڤەکان. بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام
ئەوەی کە هەوڵی ئەدا لەگەر هاوڵان و ئەسحابەکان ئەوەی کە لە بەردەستی بوو تاکە وەحی و تاکە پەیام بووکە ئەسحاب و هاوڵانی لەسەر پەروەردە کرد حتا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ڕازی نەبووە لە ئەسحاب بەوەی کە غەیری قورئان حتا ئەو کات دیراسە بکەن و حتا بشی خوێندنەوە ئەویست ئەسحاب و هاوڵان لەسەر هیچ مەنهەجێک پەروەردە نەبن جگە لە مەنهەجی خوا و وەحی خوا سوبحانەه وتەعالا پاش ئەوەی کە ئەو پەروەردەیە وەرئەگری ئەوجە ثەقافاتی دیکە وەرئەگری تەماشای ئەو فەرمودەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەو کاتەی کە عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی بەشێک لە تەوڕاتی لەبەردەستا کە ئەیخوێنیتەوە کە پێغەمبەر تەماشا ئەکا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ إنه والله لو كان موسى حيا بين أظهركم ما حل له إلا أن يتبعني أو مفهوم مقصدكي أوي كأي أصحاب زقل لكلام إخوة حتى أجر توراتيش بشيء محرف وبشيء كلام إخوة سبحانه وتعالى بتزقل لقرآن هي الثقافات ديكو هي زلاني ديك الجان والرجل تنهاتك وحيك كمروا فكانوا وأصحاب پەروەردە بکە ئەوەیە کە پەروەردگار سبحانه وتعالى دای بەزاندیتە سەر پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆیە لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام خودی کتابەکە هەبوو پێغەمبەریش هەبوو عەلەیهی سەڵات وەسەلام متەلەقاش ئەسحاب بوون ئێستا جیاوازی چییە ئێستا ئەو کتابە هەمان ئەو کتابەیە کە لە بەردەستمانە وەسیرە و ژیانی پێغەمبەر چ بە قسە و چ بە کردەوەکانی و حتا تەقریرەکانیشی لە بەردەست مەوجودە و هەروەها متەلەقاش ئەمەین تەنها ئەوەی کە نمایە شخصی پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام و ئەگەر شخصی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام لە بۆ درێژە پێدانی ئەو پەیامە زەڕوور با و بمابە پەروەردگار جەلە جەلالوه ئەیهێشت و هەروەها نەی ئەمراند بەڵام کە ئەفەرمێ ما كان محمد أبا أحد من ولكن رسول الله لسورة آل عمران أفرمي أفإن مات أو قتل لبرتي لبر أوي پیغمبر عليه الصلاة والسلام هاد بو أوي خلق تعلق بيوز بكا بخوا نوك بخويان نوك بش ذاتي شخصي خوي وبيوستيان بكا كاتك كمهمكي تواب وقريته ولا إخوة جورة سبحانه وتعالى بوي أو فهم وردا يكم كز لدواي وفاتي بيغمبري عليه الصلاة والسلام أبو بكر الصديق رضا ورحمة إخوة ليبو انتباهي أو يكردوا بأصحابي فرموا من كان يعبد محمدا فإن محمدا قد مات ومن كان يعبد الله فإن الله حي لا يموت بوي حسن تعامل جواني ما ملكردن لقر قرآن جوانی تێگەیشتن ئەداتە مرۆڤ جوانی عەمەلکردن ئەداتە مرۆڤ حتا جوانی دەعوە و بانگەوازیش ئەدات بە مرۆڤ ئەو کاتەی کە مرۆڤ مامەڵەی لەگەر ئەکا و تەعاملی لەگەر ئەکات بۆیە لە قورئان پەروەردگار سبحانه وتعالى هەندێک گوشە بەکاردێنی لەگەر مامەڵەکردن لەگەر قورئان بە پێغەمبەرە فەرمێ عەلەیهی الصلاة والسلام وإنك لتلقى القرآن من لدن حكيم عليم لتلقى مفسرين أفرمون تلقى بواتاي لتأخذ إباش أخوي يقول سبحانه وتعالى لو تأخذي بكارناني لو تلقاي بكارديني باوي فرموا وإنك لتأخذ القرآن من لدن حكيم عليم نا تأخذوا لقد تلقي جوازيه تلقي بواتاي أويا مروف بدل بيشوازي لكلام خوابك سبحانه وتعالى بدو شواز یان ئەوەتە لەسەر لایەنی پێغەمبەرایەتی کە پێغەمبەروەری ئەگرت یان لەسەر لایەنی ئەوەی کە عەمەل و کار و کردەوەی پێ بکا و خۆی پێزەبت بکا بە وەحی خوا سبحانه وتعالى ئەوە مانای تەلەقیە تەلەقی بە واتای ئەوە دێ مرۆڤ ئەو کەلامە وەربگری چێندەری برینە لەسەری دابنێ بۆ ئەوەی شیفای تێدا وەربگری وإنك لتلقى القرآن من لدن حكيم عليم تلقى أجر دقت بكن كپروردگار جل جلاله باسي آدم أكا عليه السلام كأفرميه وعصى آدم ربه فغوى ثم اجتباه ربه فتاب عليه وهدى توبكي تسبو هندك كلمات بكار هنا أي قد ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين أو شان پروردگار بكلمات ناوي أبا أفرميه فتلقى آدم من ربه كلمات وشي تلقى بكاردين لبرتي أبي أو كلماتنا بما نواتا وآدم عليه السلام قتبيتي ولو شويني دانابي كشويني برين ومعصية سربيتي كردني خواه سبحانه وتعالى أو كات أبي تشفى دري تلقي بواتاي استقبال قلبا نوق جوارح ونوق لاشو نوق عقل
بۆیە قورئان حتا دانەبەزێندرێتە سەر قەلب و سەر دڵ کاریگەری دروست ناکا. بۆیە پەروەردیگار جەلە جەلاله سبحانه وتعالى بە پێغەمبەرە فەرمێ عليه الصلاة والسلام وإنه لتنزيل رب العالمين نزل به الروح الأمين على قلبك لتكون من المنذرين. أفرمي أي پیغمبر عليه الصلاة والسلام قرآن من بسر دل دابزان ديا أبي أو دلا وكو إسفنزك كو أو ورقري إسفنزك بوشي وازا أو دلا وحي كلامي پروردگار جل جلاله هزم بك جیاوازی هەیە لە نێوان ڕەئی و لە نێوان ئیمان، حتا لە نێوان ئیعتیقادیش ئیعتیقاد نەتیجەی ئیمانە. ڕەئی ئەوەیە لە ناو عەقڵ دێ و ئەڕوا. ئەگەر ئەو ڕەئیە تەسبیت نەبیت دانەبەزێندرێتە ناودڵ پێی ناگوترێ ئیمان هیچ کاتێک. بۆیە ڕەئی قابیلە لە بۆ گۆڕان. ئەوڕۆ ڕەئیەکەی لەوانەیە بەیانی بگۆڕدرێ، ئەوەی دوێنێ بەوڕۆ گۆڕایە، بەڵام کاتێک کە بۆ ئیعتیقاد بۆ ئیمان لە ناودڵ ئەو کات قووەت و هێزنی ئەو ئیمانە بگۆڕێت. بۆیە پەروەردیگار جەلە جەلاله ئەفەرمێ ئەو قورئانە دا ئەبەزێنینە سەر دڵت ئەی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسسەلام. بۆیە ئەبی مرۆڤ ئەو قورئانە لە سەر دڵ داوەری بگری، ئەوجە لە پاشان بەرەو ئەندامەکان و بەرەو لاشەکاندا بیجێڕیتەوە. بۆیە لە دڵدا پێویستیمان بە چییە؟ بە پاچی ئەو دڵێ بۆ ئەوەی بتوانی بەروبووم و ثەمەڕەکانی کەلامی خوای پەروەردیگار جەلە جەلاله لەسەر ئەندام و لاشەدا شین بکە. دیقەتی قورئان کەن لە سوورەی الأعراف خوای گەورە سبحانه وتعالى ئەفەرمێت والبلد الطيب يخرج نباته بإذن ربه والذي خبث لا يخرج إلا نكدا. ئەفەرمێ ئەو بارانەی کە ئەباری ئەگەر ئەو زەویەکی پاک و باش بیت، کاتێک کە بارانی بەسەردا ئەکەوی شتی جوان شین ئەکا، بەروبوومی چاچی ئەبیت. بەڵام ئەگەر زەویەک پیس بی لە خودی خۆیدا، ئەو کات هیچ شتێک بە دەور و بەر نابەخشی، لەبەر ئەوەی زەویەکە خراپەگەنە بارانەکە عیبی نییە، باران هەر بارانە و هەر ئاوی خوایە جەلە جەلاله. بۆیە بە هەمان شێوە و بە هەمان واتە ئەو قەلبە ئەو دڵە ئەو زەویەیە ئەبی ئەو دڵە پاک بی لە بۆ ئیستیقبالکردن و پێشوازیکردنی وەحی خوا سبحانه وتعالى. هەر کاتێک دڵ پاک بوو، کاتێک کە وەحی بەسەریدا ئەبەزیت، بە هەمان شێوازی بەروبووم و چاکەکان ئەداتە دەوروبەری. بەڵام ئەگەر دڵ ناڕێک بوو، ئەو کات ناتوانی نەکاریگەری لە خۆی و نە لە دەوروبەریشی دروست بکە. بۆیە قورئان زۆر وردە. قورئان هەموو دیقەتی قورئان و فەرمودەکانی پێغەمبەر بکەن عەلەیهی الصلاة والسلام کە ئەمە زۆر جار هەندێک وشە زۆر بە هەڵە بەکاردەینین. وشەی طهر باس ئەکا، وشەی تەسکیە باس ئەکا. هەموو کاتێک تەسکیە لەگەر نەفسە، تەهارەت لەگەر قەلبە، لەبەر ئەوەی قەلب کە پەروەردیگار جەلە جەلاله خەڵقی کردیە و دروست کردیە بە پاچی دروستی کردیە. وەکو لە حەدیثی پێغەمبەر ئەفەرمێ عەلەیهی الصلاة والسلام کاتێک کە مرۆڤ گوناح ئەکا نەکەتت فی قەلبه نوکتة سەودا، بەڵام نەفس وانیە نەفس چاکە و خراپەی تێدایە، پێویستی بە پاڵافتەکردن و کوشینە بۆ ئەوەی مرۆڤ خراپەکانی بگرتەوە و چاکەکانی بداتێ. بۆیە لە قورئان ئەفەرمێ ئەبی قورئان و وەحی دابەزێندرێتە سەرچێن دەرێ سەر دڵ. بۆیە تەلەقی قورئان لە بۆ عەمەل و کار و کردەوە پێکردن جیلی ئەسحابی دروست کرد. بەڵام تەلەقی قورئان لە بۆ عەقل و لە بۆ ثەقافە و لە بۆ دەمەتەقێ و لە بۆ ممارات و مجادلەی کە ئێمە ئەیکەین، ئەو جیلە واقعی دروست کردێ کە ئێستا بە چاوان ئەیبینین. بۆیە جیاوازی هەیە. ئەبی ئەو تەلەقیە هەمان ئەو تەلەقیە بی کە پەروەردیگار جەلە جەلاله لەگەر پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام باسی ئەکا. لە مستەدرەک عەلە الصەحیحەین شتێکی عەجیب نەقل ئەکا ئیمامی حاکم. ئیمامی ذەهەبی ئەفەرمێ صەحیحە لە شوعەبی ئیمان و لە هەندێک قسەی تابعین کە تەفسیری ئەکەن بەڕاستی مرۆڤ کە تەمەشای ئەکا موچرکە بە قالبی دادێت. ئیمامی حاکم لە صەحیحەین لە عەبدوڵای کوڕی عەمری کوڕی عاص ئەفەرمێت من اقتراب الساعة أن ترفع الأشرار وتوضع الأخيار ويفتح القول ويخزن العمل. ئەفەرمێ لە نزیکبوونەوەی قیامەت ئەوەیە خراپەکان بەرز ئەکرێنەوە، چاکەکان بە بەردەوام نزم ئەکرێن، قسەکان ئەکرێنەوە، خەڵک بەس قسە ئەکا، عەمەل و کار و کردەوەش خەزن ئەکرێت. ئەوەندەی قسە ئەکرێ ئەوەندە عەمەل ناکرێت. هێشتا ماوێتی ئەفەرمێ ويقرأ بالقوم المثنات،
ليس فيهم أحد ينكرها أفرمي لنا وخلق مثنات أخوين ريتوا هيت كسيت شنيا مثنات إنكار بكا بل أو ما خين نواز لو بينا قيل وما المثنات وتان مثنات سيا قال ما اكتتبت سوى كتاب الله عز وجل أفرمي همو أو كتاباني أنسرين وزيق لكلام وحي خوا سبحانه وتعالى بواتاي أوي مروفا كان أوندي تعلق بكتاب كان وأكن أوندي تعلق بيوستي بكلام خوا وناكن لزياتي أوي لكلام خوا وبرو فهمو تيجيشني مروفا كان برون لتيجيشني مروفا كان وبرو قرآن وبرو كلامي خوا أرون أو منهجي عكسه وبيتسوانية كأبي مروفي مسلمان خوي لو دور كات لا شعبي إيمان أبو عبيد عليه سألت رجلا من أهل العلم بالكتب الأولى قد عرفها وقرأها عن المثنات عليه ليكم برسي كشارزاب لكتابي بيش قلت مري مثنات سيا أنقوم بس عم بيتيك أي خوين نوا عليه إن الأحبار والرهبان من بني إسرائيل بعد موسى وضعوا كتابا فيما بينهم على ما أرادوا بينهم من غير كتاب الله عز وجل فسموه المثنات كأنهم يعني أنهم أدخلوا فيه ما شاءوا وحرفوا فيه ما شاءوا على خلاف كتاب الله تبارك وتعالى أري أحبار الرهبان كان زقل لكلام إخوة سبحانه وتعالى شتي زياتريان داخلنا وكتابك كربو خلق أويان أخوين دوا بويدي قد بكن إستا يهود لبر تلمود أقايل التوراة نما تلمود شرحي توراتا ئەوەندەی تەلمود ئەخوێنیتەوە تەطبیقێکە ئەوەندە تەورات ناخوێنیتەوە زۆر جار ئێمە ژوامان لێ هاتی ئەوەندەی کە ئەگەڕێینەوە سەر شەرح کە ئەمن هەڵبەتە ئەوە ئینکار ناکەم گەڕانەوە سەر تەفسیر و سەر شەرح و ئەوانە شتی باشن بەڵام ئەوان ئەسڵ نین قورئانەکە ئەسڵە وحیەکە ئەسڵە ئەبی مرۆڤ لە وحیەکەوە بێت بەرەو کتوب و بەرەو ئەو ثەقافەی کە مرۆڤەکان باسی ئەکەن لە مصنفی ابن ئەبی شەیبە لە ابن سیرین قسيق روايات أكري الله إنما ضلت بنو إسرائيل بكتب ورثوها عن آبائهم يا ورثوها عن آبائهم أفرمي بنو إسرائيل بتسقم رابو بابا والله كتابك كذبا وباكرنا ولا بويان بزي معبو اتباعي أويان أكدنك وحي خوا سبحانه وتعالى بوي أو أمة أبي بشعور تلقي بقريتو السر قرآن وسر كلام خوا سبحانه وتعالى للشوازي ما مالا كردن كقرآن وشي ترباس أكا أبي هزبكين كقرآن كلامي خواه سبحانه وتعالى كاتك كأخوين ريتوا كاتك مروفت مشايئك أي خوينيتوا هزبك ككلامي خواه جل جلاله قرآن أفرميه وإن أحد من المشركين استجارك فأجر حتى يسمع كلام الله فرمي حتى جيل كلامي خواه أبي سبحانه وتعالى خواه تن عظيمة تن قورية كلامك شيء أوها عظيمة وأوها قورية تسون تيايا كان تحملي بينيني خوانا كان تحملي قرآن وكلامي خواجنا كان موسى عليه السلام كبپروردگاري فالمربي أرني أنظر إليه قال لن تراني ولكن انظر إلى الجبل فإن استقر مكانه فسوف تراني فلما تجلى ربه للجبل جعله دكا وخر موسى صعقا أو برانبر بخوا جل جلاله لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله كواتا تسونسيا كان تحملي بنيني خوانا كان تحملي كلامي خواجنا كان جل جلاله بو يمروف كقرآن أبي استيو ما مالي لقر أكا أبي بو شعور بو هستوى ما مالي لقر بكا إهمال كردني قرآن ريز نقرتنا لذاتي الله جل جلاله تقدير كردني خوانيا وما قدر الله حق قدره إذ قالوا ما أنزل الله على بشر من شيء أو كاتي كمروف إنكاري وحي خواءك ريز نقرتنيتي لخوا جل جلاله أو كاتي مروف إهمالي وحي خواءك نبوني تقدير برانبر الله جل جلاله سبحانه وتعالى بويا قرآن كاتي كبروردقار كمروف هسأك أو كلامي خواء جل جلاله بوشي وزمام الله لقرأك أفرمي الله نزل أحسن الحديث كتابا متشابها مثاني تقشعر منه جلود الذين يخشون ربهم ثم تلين جلودهم وقلوبهم إلى ذكر الله إمن ندل نهسمان نسوزمان نبيسمان بس شو عزيق ما عمله لقر كلامي خواه لقر قرآن أكا أو كاتيك بخوي أخوينيان بس ليدا أخوينيان نكبر دوام حتى زار زارج بين أو
نییە کە قورآن وەصفی ئەکا کە ئەبی دڵەکان بەهۆی قورآنەوە نەرم بیت و ئەبی موچرکە بە لاشەی مرۆڤدا بێ ئەو کاتێک کە کەلامی پەروەردگاری جەل جەلالوه بەسەردا ئەخوێنرێتەوە. بۆی ئیمانداری حەقیقی کاتێک کە کەلامی بەسەردا ئەخوێنرێتەوە پەروەردگار جەل جەلالوه ئەفەرمێ إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا. كاتك آيات كان أخوين ريتوا أبي إيماني لقر زيادك. وإذا ما أنزلت سورة فمنهم من يقول أيكم زادته هذه إيمانا فأما الذين في قلوبهم مرض فأما الذين آمنوا فزادتهم إيمانا وهم يستبشرون وأما الذين في قلوبهم مرض فزادتهم رجسا إلى رجسهم وماتوا وهم كافرون. بوي قرآن إما كاتك باسي قرآن أكين ألين تسن آياتك لقرآن أخوين ريته وتسن آياتك آية بواتاي تيا آيات لأصل دا بواتاي أو نشاناني كدا أندري لسر رقايا كان بوئي الرقا كانت نشان بدن كاتێک کە مرۆڤ بە ڕێگا ئەڕواڵێ ئەو ڕێ ئەچیتە فلانە شوێن سەهمێکی کردیا کاتێک کە مرۆڤ بەجێرەی ئەو سەهم و ئەو تعریفانە ئەڕوا ئەگاتە ئەو مەبەستەی کەوا ئەیەوێت. پەروەردگار جەل لە جەلال و قورئانی هەر هەمووی کردیتە ئاەت. ئاەتی یەکەم ئەدبا بەرەو ئاەتی دووەم، ئاەتی دووەم ئەدبات بەرەو ئاەتی سێم وهاکەذا. ئەوە علاماتانن دیارن کە پەروەردگار داینایە بۆ ئەوەی مرۆڤی بڕوادار بگەینیتە ئەو مەقسەدا کە ڕیضوان و ڕەزامەندی خوایەوە بەهەشتی خوایە سبحانه وتعالى. بۆیە کاتێک کە پێغەمبەرە فەرمی عليه الصلاة والسلام الماهر بالقرآن مع السفرة الكرام البررة أو ڕێگا نیشانەیە کە ڕێگای نیشان ئەدا و ئەیبات. يعني كأفرمي يقال لصاحب القرآن اقرأ وارتقي ورتل كما كنت ترتل في الدنيا. أها خوين دني آية كاني قرآن وكو علامة نشان كان مروف ريبشان أدا حتى أيبات بهش لناو بهش أيبات أعلاو برسترين شويني بهش أو ما ناي آية كاتي كمروف أي خويني توا وما ملي لقر أكاد. بوي أو آيتانا مرۆڤ کاتێک کە مامەڵەی لەگەر ئەکا وەکو علامەت ئەبی بە بەسیرەوە مامەڵەی لەگەر بکا. بەسیرە چیە؟ تو شوێنەکەت بینیە کە علامەت و نیشانەکە بینی ئەڵێ بەرەو ئەو شوێنەدا بڕۆ یەکسەر ئەو شوێنە دێتە سەر فکر و سەر زهنت. بۆیە قورئان وشەک بەکاردەینی وشەی بەسیرە بەکاردەینی لە قورئان. بەسیرە ئەها زۆر دەرگا هەیە لە ژوورەکان کە دا ئەندرێن ئەو کاتێک کە کەسێک لەو دی لە دەرگا ئەدا مرۆڤ دەرگای لێ ناکاتەوە بەڵام تەمەشای ئەو عەدەسەیە ئەکا کە لە دەرگایەکەیە. عەدەسەکە گچکەیە بەڵام کاتێک کە دەرەوە ئەبینی کەسەکە زۆر بە واضحی و بەڕوونی دەرەوەی خۆی هەموو ئەبینی. بەسیرە بەو ئالەتە ئەگوترێکەوە حەقیقەتی شتەکان پیشانی مرۆڤ ئەدا. وێ پەروەردگار جەل جەلاله سبحانه وتعالى قورئان کە دا ئەبەزێنی ئەفەرمێت قد جاءكم بصائر من ربكم فمن أبصر فلنفسه ومن عمي فعليها وما أنا عليكم بحفيظ. كاتك مروف ما ملا لقى القرآن كتنها آياتك نابيني وكو عدسكي كو دواي خوي بواضح وبطواوي أبيني بتمشاكردني آياتك أبي دواي آياتك ببيني كتسأ قزريو وباسي تسأكا پروردگار جل جلاله. بي قرآن فرق أكا لبيني نظر بيني بصر. ببيغمبر فرمي عليه الصلاة والسلام وإن تدعوهم إلى الهدى لا يسمعوا وتراهم ينظرون إليك وهم لا يبصرون. أفرميت وأبيني تمشاد أكن بلان بصر يعني بصرتيا نظر أوي شكل أبيني بلان بصر أوي دوايش تكانه وببينيت. بوي قرآن أفرمي كاتي كما ملم لقر أكن ببصيرو ما ملم لقر بكن. بوي حتى ناقي كپروردگار باسي أكا إصالح أفرمي مبصرة أو إبصاري كپروردگار جل جلاله لبو قرآنش باسي أكاد. طبعا ما ملكاني قرآن وشكان كبكار دينيت وشي تر بكار ديني وشي قراءة وشي تلاوة وشي تدبر وشي دراسة مسألة كاري قربون ترديدي آيات أو هموي منهجيتي تعامل كدنا لقى القرآن كإما زور زال لي دورين ولو ببرهمو بابتانا راناقين بەڵام کاتێک کە نوبزەیەک باس ئەکرێت لە بۆ ئەوەیە کە مرۆڤ باقی شتەکانی دیکە بەو مامەڵەوە بەو شێوازە وەربگری. تەماشای قورئان بکەن کاتێک کە خۆی وەسف ئەکا بە قیراءە ئەڵێن قیراءەی قورئان جیاوازی چێ لەگەر تیلاوەی قورئان و لەگەر تەدەبوڕی قورئان. قورئان
بلفظ بمعاني دابزيا بلام كاتي كمروف ايويت هول بدا بو اوي لفظكان وشكاني بوردي بيخويني تو براسي بيخويني تو ابي بهمان شي هول بدا بو اوي ما نواتا كاني شبو شوازا ما مالي لقربكا بويا همو كلمات كان قالبي معناها كان دقت كان حتى لقرآن اوانيك شارزان ل بواري تزويد وجوان خوينوي قرآن وشكانيش حتى لروي معناها ئەگە وشەک تند بی بە هەمان شێوە ئەبینی مامەڵەکەش بەو شێوازەیە لە ڕووی ماناوە لە ڕووی واتاوە یعنی وشەکە قالبی معنایەکەیە کە لێی داڕێژرایە کە پەروەردیگار جەلە جەلالوهو باسی ئەکات بۆی یەکەم مامەڵەی قیراءەیە کە مرۆڤ ئەیکا بۆی یەکەم ئایەت کە بەسەر پێغەمبەردا ئەبەزی عەلەیهی سەڵات وەسەلام پێی ئەفەرمێ اقرأ باسم ربك الذي خلق بۆیە قیراءە مەرج نییە مرۆڤ لێ حاڵی بی مەرجیش نییە مرۆڤ تێی بگا تەنها خوێندنەوەکە پێی ئەگوترێ قیراءە بۆیە لە قورئان تەماشاکەن لە وشەی قیراءە لە چەند دەرێ بەکاردێنی ئەفەرمێ ولو نزلناه على بعض الأعجمين فقرأه عليهم أعجمي ئەوەیە کە حاڵی نابی لە زمانەکە غير قرآن نافرمي فتلاه عليهم أفرمي فقرأه عليهم بوي كاتك سورة فاتحة پروردگار جل جلاله لسورة مزملة أفرمي فقرأوا ما تيسر من القرآن نافرمي فتلوا ما تيسر من القرآن لبروي كسي كعربي أزاني قرآن أخويني كسي كعربي هرهيزنا أزاني فاتحة أخيني بهمان أو شاني كواهيا بلام أو كلي حالنا بقراءة قرآن أكا بوي أخوي پروردگار جل جلاله لبوان أفرمي أوانا فقرأوا ما تيسر من القرآن كمروف أخويني توا ولو أنا شلي حاڵی نەبیت بۆیە قیراءە ئەوەیە مرۆڤ کاتێک کە ئەیخوێنیتەوە بەسەرخوا جەلە جەلالوهو بۆیە لە قورئان خوای گەورە سبحانه وتعالى لە سوورەی القیامە لە بۆ پێغەمبەر باسی ئەکا عەلەیهی الصلاة والسلام إن علينا جمعه وقرآنه فإذا قرأناه فاتبع قرآنه ئی پەروەردیگار لەسەر پێغەمبەر و ئی مرۆڤیش بەسەرخوا سبحانه وتعالى جەلە جەلالوهو وشەی دووەم کە بەکاری دەینی تیلاوەیە تیلاوە جگە لە مانای قیراءە مانای ئیتیباع و بەدواکەوتنیش ئەگەینی جیاوازە لەگەر وشەی قیراءە کە مامەڵەی لەگەر ئەکا بۆیە دیقەتی قورئان بکەن ئەفەرمێ ئوتل ما أوحي إليك من الكتاب ئەفەرمێ إن الذين يتلون كتاب الله ليسوا سواء من أهل الكتاب أمة قائمة يتلون آيات الليل يعني همو شكان كاتك پروردگار جل جلاله ثواب قراءي بقسم دمروفا كأكا أفرمي إن الذين يتلون كتاب الله وأقاموا الصلاة وأنفقوا مما رزقناهم سرا وعلانية يرجون تجارة لن تبور تجارو بازرقانيكا بهوي تلاوي مروف أيكا نوك بهوي قراءة وكا أنزامي أداو أيكا كاتك اتباعي وحيا أفرمي أتل ما أوحي إليك من الكتاب تلاوي بك أي پیغمبر عليه الصلاة والسلام بروي اتباع شوين كوتني بدوا دادت بويا حتى خواي جل جلاله كباسي پیغمبر أكال مهم مكاني أفرمي كما أرسلنا فيكم رسولا منكم يتلو عليكم آياتنا تلاوي آيات كانت بسردا أكاتو وحتى پیغمبر بوخوشي أفرمي للقرآن وأن أتلو القرآن كپروردگار بي أفرمي پیغمبري وأن أتلو القرآن تلاوي قرآن تان لسر أكم نو قراءي قرآن حتى لا سورة القصص خواهي قوله سبحانه وتعالى لروي وشو زور بدقيقي دري أبري تمشاو آيات كان أفرمي وما كان ربك مهلك القرى حتى يبعث في أمها رسولا أفرمي پروردگار هیچ آوایی هیچ شوێنێک بە هیلاک نادا هەتا پێغەمبەرێک ئەنێری ئەو پێغەمبەرە چ ئەکا يتلو عليهم آياتنا نافرمي يقرأ عليهم آياتنا بواتاي أوي أبي تلاويان لقر بكا بواتاو ماناو لي حالي بن أوزا أقر اتباعي أنك تبروردقار جل جلاله سزان أدا نوك أقر لي حاليش نمر هرخواي بروردقار سبحانه وتعالى سزان بدا كلام مفهومي آياتك لولا قيامة بروردقار جل جلاله تأفرمي أفرمي ألم يأتكم رسل منكم يتلون عليكم آيات ربكم يتلون نافرمي يقرؤون عليكم لبرتسن التلاوة أبي مروفك لي حالي بأوزا پروردگار جل جلاله محاسبي لقر أكاد طبعا وشي ديكا وبابتي ديكا حقا زور ما لو شيء استماع لقر سمع جياوازيك قرآن فرق يعني بي أكا
ووشەی ئینسات کە قورئان باسی ئەکا و باسم کرد لە ڕووی تەدەببوڕەوە لە ڕووی دیڕاسەوە لە ڕووی تەخسیس و تایبەتمەندیەوە لە ڕووی تەئەثور و کاریگەریەوە ئەوانە هەموو مامەڵەی قورئان و قورئان باسی ئەکا. بەڵام ئەو وەختەی لە بۆم دانرا و پێم وایە کۆتایی پێهات بۆی کە ئەنگۆش وەختەکەتان وە سەرتان زیاتر نەکەم بەو ئەندازەیە کۆتایی پێدەین لە پەروەردگارە پاڕین و سوبحانەهو وتەعالە دەرگایەک بی لە بۆ زیاتر وربوونەوە و مامەڵەکردن لەگەر یەکەی وشەکانی قورئان ئینشاءالله پەروەردگار سوبحانەهو وتەعالە ڕەحمات و بەرەکاتی خۆی بەسەر دڵ و دەروونمان دابڕێژی بەسەر ئەو شوێنە دابڕێژی و پەروەردگار لە بەندە ساڵحەکانمان بکە کە بە دروستی مامەڵە لەگەر وحی و لەگەر کەلامی خوا ئەکەن سبحانه وتعالى. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.